خۆپیشاندانەکانی ئێران تا ئێستا بەردەوامی هەیە. دیارە بۆ هۆی مردن و گیان لە دەستدانی ژینە ئەمینی بە پاساوی ئەوەی کە بە شێوەیەکی گونجاو پابەندی باڵاپۆشی نەبووە و دواتر گیانی لەدەستدا لەلایەن پۆلیسی حیجابی ئەو وڵاتەوە کە تۆمەتبار دەکرێن تاکو ئێستا کە هۆکار بوون بۆ ئەوەی کە ژینە گیان لەدەست بدات. خۆپیشاندانەکان سەری هەڵدا لە سەرەتای دەستپێکردنی ئەم ڕووداوە تا ئێستاش خۆپیشاندانەکان درێژەی هەیە لەگەڵ ئەوەی تونند و تیژی لێکۆتەوە چەند کەسێک گیانیان لەدەستداوە چەند کەسێکیش بە هەمان شێوە بریندار بوون. حکوومەتی ئێرانی تا ئێستا بەدەم داوا و داخوازی هاوڵاتیانی ئێرانیەوە نەهاتووە. دەپرسین تاکوکەی ئەم خۆپیشاندانانە درێژەی دەبێت حکوومەتیش تاکەی وەڵامی داوای خۆپیشاندەران نایەتەوە لە کاتێکا لەسەر ئاستی نێودەوڵەتی کاردانەوەی هەبووە. سەرۆکان لەسەر ئاستی وڵاتانی جیهان پشتگیری خۆپیشاندانەکانی ئێران دەکەن لەگەڵ ئەوەی هاوڵاتیانی کورد و هاوڵاتیانی دیکەش لە وڵاتانی دیکە پشتگیری خۆپیشاندان و شەقامی ئێرانی دەکەن. لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمی کە بەڕێزیان کۆمەڵاسن ڕاستەخۆ لا فینلەنداوە میوانی ئێمە دەبێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێستای شەقامی ئێرانی ئێوە چۆن دەبینن؟ شەقامی ئێرانی داوای چیەکە؟ سلااو ڕێز بۆ خۆتان و بینەرانتان. ڕاستیدا کۆمەلگای ئێرانی شڵەژاوە و کۆمەڵێک داواکاری کەڵەکە بوو لە ئێرانە هەیە. ناڕزایەتیەکان لە ئێرانە مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئێمە لە ئێرانی 20 ساڵی ڕابردووە چەندین جار بەتایبەتی لەم 10 ساڵی ڕابردووە چەندین جار خۆپیشاندانی گشتیمان بینیوە کە هەفتەیەک دوو هەفتە سێ هەفتەشی خایاندووە خەڵکێکی زۆر ڕژاوتە ناو کۆڵانەکە ناو شەقامەکانی ئێرانەوە و لە هەر جارێکیانە لە ڕاستیدا توێژێکی جیاوازی ئێران بەشدار بوون و تا زۆر لە توێژەکانی ئێران لە ڕۆگەی جیاوازەوە داواکاریان هەیە و ناڕازین. بەڵام لە هەموو جارەکانە کاردانەوەی حکوومەت بەرامبەر بە هەموو ناڕزایەتیەکان یەک جۆر بووە. ئەویش وەڵامدانەوە بە زمانی حاشا لێکردن بە زمانی سەرکوت. ئێستاش بەداخەوە دۆخەکە هەر بەو شێوەیە. ئێستا ئەگەر چاو لێ بکەین لە وێنە کاناڵە تەلەڤیزیۆنیەکانی ئێران هەواڵەکان یا هەر باسی ئەو هەموو خۆپیشاندانە ناکەن یا کە باسی شێکەن باسیێواکەنەوە کۆمەڵی خەڵکی جیاوازی جیابوونەوە خوازیان خەڵکی خوان پێڵێن ئیختشاشگەریانی خەڵکی ئاژاوە چین کەوتونەتە ناو شەقامەکانەوە یعنی خۆ لە پرسیارە سەرەکیەکان نایە حکوومەت. باشە. ینی چەند جارێک بینی ومانە هەر لە سەرەتای حکومڕانی ئەم ڕژێمی کە لە ئێستادا لە ئێراندا حکم دەکات چەند جارێک خۆپیشاندانی سەرتاسەری لە ئێران نابینراوە یاخود ئەگەر سەرتاسەریش نەبوو بێت بەشێک لە شارەکانی ئێرانی گرتوتەوە بەڵام دواتر بێ ئەنجام بووە. ئەم خۆپیشاندانی ئەم جارە چاوەڕێی چی لێ دەکرێت؟ وەکو ڕابردوو بێ ئەنجامە بێت سەرکوت دەکرێت یاخود بە هەر هۆکارێک بێت دەتوانن شەقامی ئێرانی ئامان جومەبەستەکانیان بەدی بهێنرێ؟ لە ڕاستیدا توانین لە دوو لایەنەوە سەیری بکەین. ئەگەر لەلایەنی حکوومەتەوە سەیری بکەین وەکو پێشتری ژاماژەم پێەیە حکوومەت بە هەمان شێوازی ڕابردوو درێژەی پێەیە لەبەرەوەی کە لە توانایان ینی بڵین وەکو ئایدۆلۆژی حکوومەتی وەکو پێکاتەی حکوومەتی لە توانایانیە کە تەنانەت لە داواکانی خەڵکی تێبگا چگا بۆی وەڵامی باتەوە. خۆتان نەزانن لەم ڕۆژانی ڕابردووە ئەم جوڵانەوەیە کە دروست بۆ بەشێکی زۆری بەشداربووانی ژنان و کچانی گەنجی کۆمەڵگان و سەرەتای شتەکەش وەکو خۆتان باستان کرد لەوە دەستی پێکردکە بەرەوکیان بە کچێکی گەنج گەت بوو لەسەرەوەی کە بۆچی لەچکەی ڕێکوپێکی بەسەرەوە نییە. ئێستا ئەوە خۆپیکێ لە کاردانەوەکانەوە بۆ کابینی کچە گەنجەکان ڕژاوەتە سەر شەقامەکان و لەچکەکانیان فڕێن و ئاگری تێبەرێن. چەند ڕۆژ لەوە پێش یەکێ لە مامۆستا ئاینەکانی ئاخوندە ناودارەکانی ئێران لە شاری قومەوە باسی ئەوەی کرد بوو کە ئێستا ئەگەر ئێمە ڕێگا لە سووتاندنی لەچکەکان نەگرین سبەینێ دێن ئەبا و مێرزەنەکانی ئێمە بژە سووتێنن و بەڕاستی پێشبینیەکی دروستیشە لەبەرەوەی کە ئەم ناڕزایەتیانە ئەو شتێکە خەڵک بەرامبەری بۆتەوە پەیوەندی هەیە بەو شتەوە کە کۆماری ئیسلامی وەکو
بنیادی فەلسفەی خۆی لە قەڵەمی هەیە. جا بۆیە حکوومەت لە توانایە نییە وەڵامی ئەم داوایە نەباتەوە و تەنیا زمانێکی شکەلەی ڕاهاتووە وەڵام باتەوە پێی وەڵام زمانی سەرکوت و کوشت و کوشتارە بەداخەوە من پێم وانیە حکوومەت کارێکی تر جگەلەوە بکە ئەمجارەشیان ئەمێنێتەوە سەرەوەی کە کۆمەلگا بە چێوەیەک بەردەوامە بێ لەم جوڵانەوەی ئەمە بەباوەڕی من لە دوو ئاستابیلی بڕوانی لەلایەکەوە ئەو خەڵکانی کە هاتوونتە سەر شقامەکان بەگشتی ناڕازین لە حکوومەت یعنی شتێک هیچیان نەخات ئەوەیە کە هەمویان ناڕازین لە جۆری بەڕێوەبەرایەتی وڵات جۆری حکومڕانی حکوومەتی ئێران بەڵام لایەنێکی تریشی کە زۆر گرنگترە لەم خۆپێشاندانی ئەم جارەیە ئەو ڕاستیەیە کە لە دروشمی ژن ئازادیا ڕەنگی داوەتەوە ئەم دروشمێک نییە کە تەنیا لە بەرامبەر حکوومەتی ئێرانە با بڵین کارایی هەبێ یان کارکردی هەبێ دروشمێک نییە تەنان لە بەرامبەر حکوومەتە یا لە بەرامبەر بە پێکاتەی ئاینی سیستمی ئاینیشە توانی کورتی بکەیتەوە بەڵکو ڕەچەڵەکێکی شارستانی هەیە واتە ئەم دروشمە لە بناخەی ئەو سیستمە با کە لەسەر بنەمای عەقڵیەتی پیا و سالار و باوک سالار دانراوە و ئەمە شتێک نییە بە سودفەر ڕوویابێ کۆمەڵگای ئێران و کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاڵوگۆڕێکی کولتوری بنەڕەتی ئاڕۆن لەم چوارچێوەیە پێمانی ئەم جوڵانەوەیە کۆتایی هەبێ بە ماسانیە. باشە دکتۆر دەزانین گەلی ئێرانی بێکێک لە گەلە ڕۆشنبیر و زیندوەکاندا دەنرێن تەنانەت کە ئەوانەیشی لە دەرەوەی وڵاتی ئێران لە وڵاتانی ڕۆژئاوا دەژین بێکێک لەگەل لە زیندوەکان دەناسرێت دەبینین کە ناوبەناو لەم جۆرە ناڕەزایەتیانێش دەردەبڕن واتە ئاگاداری ڕەوشی سیاسی حکومڕانی وڵاتەکەیانن هۆکار چییە کە دەنگی گەل و دەنگی شەقام ناگاتە مەقسەدی خۆی؟ وڵات پێویست ناکە ئێمە زۆر دوور بڕۆین هەر دوور مەڕۆ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمانە ئەزانین ئەوەی بۆ 20 ساڵ 30 ساڵ ڕوا خەڵک ناڕازیە لەو هەموو گەندەڵی کە هەیە بەڵام یەکێکی و پارتی گوێی خۆیان کڕ کرد هەر وەکتۆ بڵێ ناڕزایەتێک لەو کۆمەڵگەیان بەچێ و بە چ عەقڵیەتێکە 20 ساڵ 30 ساڵەوە پێش حکومڕانیان کردو ئێستا بە هەمان عەقڵیەتەوە ئەڕۆن لە کاتێکا لە کۆمەڵگایە بەردەوام ناڕزایەتیەکان کەڵەکا بێت عینەن شتە ئەمانە هەمووی لە دایکێکی کولتوری لە دایک بوون ئەم حکومڕانیانە بەداخەوە لە ئێرانیشە عینەن شتە ئێمە لەگەڵ حکوومەتێکی بەداخەوە سەرەوە بۆچی عینەن شتە دکتۆر لەوانەیە کۆمەڵە ئازادی لە هەرێمی کوردستانە هەبێت لە ڕۆژهەڵە لە وڵاتی کۆکو ئێرانانە بێت تەنانەت گەر لە بچووکترین مافۆ بیگرین و باسی لێو بکەین سیستمی پۆشینە سیستمی ئایدۆلۆژیە سیستمی بیرکردنەوەیە تەنانەت خۆپیشاندان و ناڕزایەتی جیاوازی ڕەنگە زۆر بێ لەگە وڵاتی کۆکوی ئێراندا زانی لە حکومڕانیە کە ناڕزایەتی دروست دەبێ کە قەیران دروست دەبێ لە سیستمی دموکراتیکەکانە سێری بکە یەکەم گۆڕانکاری کە ئەکرێ بۆی کە چاکسازی بکرێ بۆی وەڵامی شەقام بدرێتەوە گۆڕانکاریە لە دوو چاوەکانە لە سەرکردەکانە لێوێەوە دەست پێ لە هەموو حکوومەتە دیموکراتیکەکانە لە هەر وڵاتێکی ڕۆژاوای لە سێری بکە کە حکوومەتێک شکست دەخوا پارتیەک شکست دەخوا لە خۆپێشە لە دەنگدانە یەکەم ئیشکە ئەوەیە کە سەرۆکی پارتەکان ئیستقالایەت بعد وشاوی تر بێ وزەی تر بێ جۆرێکی تر خەڵکی تر بێن تجربە بکەن لەوانەیە خەڵکی تر بتوانە باشتر حکومڕانی وڵات بکە بەڵام تۆ بینی لە سیستمەکانی ئێمەیە یەکێکە چوە سەر کورسی دەسەڵات نایە و بە هیچ شێوێک بێتە خوارەوە باشە کەواتە کێشەکە لە سیستمانیە لە شەخسەکانە واتە ئەگەر بۆ نمونە وڵاتێکی وەکوی ئێران ئەگەر کارکتەرە سیاسیەکان کارکتەرە ئیداریەکان لە وڵاتەدا بگۆڕێت گۆڕانکاری دێتە ئاراوە یاخود کێشەکە لە سیستمی حکومڕانی و لە بناغی سیستمەکەدایە ئەزانی ناتوانین تاکە کەس و سیستمەکان یەک جیا بکەینەوە تاکە کەسەکانن سیستم خۆ لە ئاسمانەوەدا ناکەوێت تاکە کەسەکانن کە لە ڕێگای ئەو کولتورەوە کە بە تەعاملی خۆیان بەرهێنن سیستم پێگەهێنن و دوجار سیستمەکە دووبارە تاکە کەسەکان پێگەهێنێتەوە یعنی تاکە کەس و سیستم لە تەعاملێکی بەردەوامان لەگەڵ یەکترا لە ئێرانە وەکو باس کرد یعنی ئایدۆلۆژیەکی ئیسلامی زۆر تونڕەو لە سەرکارە بۆیە ئەوە بەشێکی تریش لە ڕوبەرەکانی ئازادی بەرتەس کردوێتەوە کە بۆ نمونە لە حکوومەتی هەرێمە ئەو بەخۆشیەوە ئەو جۆرە ئەزمونەمان نییە بەڵام لەجێە وەختێک تۆ ئاڵوگۆڕی نخبەی دەسەڵاتدارت نییە بەردەوام وەکو ئاوێک کە پەنگی خواردوتەوە بەردەوام
ناڕزایەتیەکانی پەنگەخۆن و بەردەوامیش ئەبینی کە ناڕزایەتیەکان کەڵەکا بن دوجار ڕەنگەیاتەوە لە ناو قەیرانەکانی کۆمەلگایە لەناو ئێرانە لەبەر ئەوەی کە ئیدۆلۆژی حکوومەت لەسەر بنەمایەکی ئاینی دانراوە ئەوانی کە لە سەرکارن لە تەسەوری خۆیانە پێیان وایە ئەوان ڕسالەتێک ئەرکێکی ئاسمانیان لە ئەستۆیە و هەتایە ئەوانە بێ لەسەر دەسەڵات بمێننەوە بۆیە بەڕاستی نیگایەکی وەکو چۆنەڵێ ئاغا و ڕەعیەتیان بۆ خەڵکەیە. باشە دکتۆر گەر لێکچوونێ بکەین لە نێوان وڵاتێکی وەکو سعودیا و وڵاتێکی وەکو ئێراندا کە هەردووکیان سیستمێکی ئایدی ئیسلامی تێدا پەیڕەو دەکرێت و جێبەجێ دەکرێت. جیاوازیم دوو وڵاتە چیە لە کاتێکا لە وڵاتێکی وەکو سعودیەدا تەنانەت ژران تا ئەم چەند ساڵی دوایی ئەم 1-2 ساڵی کۆتاییش بەر لە هاتنی کۆرۆنا مافی لێخوڕینی و مافی شۆفێریکردنیان نەبوو. لە وڵاتی ئێراندا و تقریبا هەمان سیستمە بۆچی لە وڵاتی ئێراندا ناڕزایەتیەکان گەشتوتە ئەم ڕادەیە تەنها کێشەکە لە سیستمی ئیسلامی و لەو سیستمی ئاینیە کە پەیڕەو دەکرێت یاخود کۆمەڵی کێشەی دیکەش لە سیستمی پەیڕەوکردن و حکومڕانی ئێراندا هەیە. مێژووی ببورن مێژووی عەربستانی سعودیە و مێژووی ئێران زۆر لەگەڵ یەک جیاوازە. سعودی کۆمەلگاکەی تا بووە هەر بەو شێوەیە هێناویە لەو گۆڕانکاریانە گەڕێنکە لەم چەند ساڵی دواییە ڕووداوە بەڵام ئێران مێژووی ئێران مێژووی هاوچەرخی ئێران هەر مێژووی ئەم چەند ساڵە نییە کە کۆماری ئیسلامی بووە پێش ئەوە نزیکەی نیو سەدا لە دەورانی پاشایەتی پەهلەویەکانە نۆعێک سیکولاریزم بەسەر کۆمەلگای ئێران هەنزاو بووە. کۆمەلگای ئێرانی پێش 40 ساڵ کۆمەلگایەکی زۆر کراوەتر بووە کۆمەلگای ڕوو بە دەرەوە ئاوەڵاتر بووە ژنان بەشدارێکی ئازادانەتریان هەبووە ژیانی کۆمەڵایەتیە و ئەو شتێک کە ڕوویداوە دوای ڕاپەڕینی دوای شۆڕشی ساڵی 1970 ئێران 1970 ئێران لە ڕاستیدا ڕەوڕەوەی مێژووی لەسەر سکەی پێشووی خۆی لاداوە ترازاندووە. کۆمەلگای ئێران پێ کۆمەلگایەکی زۆر کراوە و چاوکراوە بۆ کۆمەلگایەکیش کە جارێک چاوی کراوە تۆ ناتوانین دووبارە چاوی دابخیتەوە. هەر ئێستا دوور نەڕۆین بەشێک لە خەڵکی ئێران بەردەوام خەریکی بەراوردکردنی ئێستا و پێش 40 ساڵە یعنی زۆر ئازادی و فەرمانە هەبووە ئێستا نەماوە. جا بۆیە لەلایەکەوە خەڵکی ئێران خۆی دۆخی ئێستای خۆی دۆخی ئازادی کۆمەڵایەتی و کولتوریەکانی خۆی لەگەڵ مێژووی 40-50 ساڵەوە پێشی خۆی بەراوردەکە بۆیە ناڕازیە لەلایەکیشەوە خۆی لەگەڵ دنیای دەرەوە بەراوردەکە. ئێمە لە ئێرانی ئێستاە لەگەڵ نەوەیەکی نوێ بەرەوە ڕووین بەتابەتی ئەو نەوەی کە پێشەنگی ئەم بزوتنەوە ئەم جوڵانەوە نوێیانەیە ئەم جوڵان نوێیەکی ئێستا دروست بووە ئەمە نەوەیەکە کە تەمەنی لە ژێر 20 ساڵەوە بەشێکی زۆری لە نێوان 15-20 ساڵە ئەمە نەوەی سەرکردن ئینستاگرام و ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکانە چاوی بە دنیای دەرەوە کراوەتەوە ئەزانەی کە ئەکرێ بە شێوەیەکی جیاواز تەنانەت لە ناو بنەماڵەشە تەعامل بکرێت ئەوان ناڕازی نەکرد لە حکوومەت لە ڕاستیدا ناڕزایەتی بەرامبەر بە حکوومەت پلەی دوو هەمی ناڕزایەتیەکانە ئەوان لەگەڵ پێکهاتەی کولتوری کۆمەلگا کێشیان هەیە لەگەڵ پێکهاتەیەکە لە بنەماڵەوە سەرچاوە ئەگرێ لەگەڵ ئەو جۆرە پیا و سالاری و باوک سالاریە لەو حکومکردنە لەسەرەوە بخوارەوە لەگەڵ ئەوە ناتەبان و ئەوە ڕەنگی داوتەوە لە جۆری ناڕزایەتیان بەرامبەر بە حکوومەتیش. بۆیە ینی کۆمەلگای سعودی کۆمەلگایەکە خێڵێکی بووە کۆمەلگایەکی داخراوە بۆ بە درێژانی مێژوو ناکرێت لەگەڵ کۆمەلگای ئێرانەکە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە وەرچەرخانی بنەڕەتی لە ئاستی کۆمەڵایەتی و کولتوریا بەخۆی بینیوە بەراورد بکرێت. باشە دکتۆر دیارە موقعەکەی من شوێنی من وەکو پرسیارکردن ڕەنگە پرسیاری زۆرینەی خەڵک بێ کە من دێهێ ناو بەرنامەکان دوجار میوانەکانن کە دەیانەوێت بە چه ئاراستەیەک وەڵامەکان بدەنەوە سەبارەت بەوەی کە ڕەنگە گۆڕانکاری و بەتایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گۆڕانکاری لە ڕژێمێک لە سیستمێکی حکومڕانیدا دەکرێت دواتر بە دۆخێکی زۆر پشێویە تێپەڕێ دۆخێکی پشێوی دێتەنێەوە ئەو وڵاتەوە بۆ منە ئەوەی کە لە عێراق ڕوویدا ئەوەی لە سووریا ڕوویدا ئەوەی کە لیبیا ڕوویدا ئەگەر گۆڕانی ئەم ڕژێمە و حکومداری ئێران هاتەکایەوە و بڕیار دراوە و شەقامی ئێرانی سەرکەوتوو بوون لە گۆڕینی سیستمی حکومڕانی وڵاتەکەیان زەمان چییە کە دووبارەکو ئەم وڵاتانیان لێ بەسەر نەهێتەوە بەدیلی ئەم حکومەتەی ئێران دەشێت چی بێ ئامادەکاری بۆ ئەمەش کراوە؟ وەڵام من بۆ خۆمیش خۆشببین نیم لەو بارەوە ڕاستان بوێ ئەگەر لە ئێرانە ئەو سیستمە ناوەندی تێک بچێت کە ئەگەری تێکچوونی شەیە
پێم وانییە ئایندا بەو گەشاوەیە بێ کە بڵێ ئەم حکوومەتە لا چێوە حکوومەتێکی دموکراتیک و ژیر دێتە سەر دێتە جێگای لە ئێران ئێمە کۆمەڵێک کلێنی زۆر قوڵمانەیە کلێنی ئاینیمان هەیە لە بینی لەوان ئاین زاکانە کلێنی ئیتنیکی و نەتەوەیمان هەیە لە بینی گەلانی ناوخۆی ئێرانە کلێنی نێوان جیلە سنەتیەکانمان هەیە لەگەڵ جیلە مدرنەکانە و تەنانەت لە چوارچێوەی دەسەڵاتی سیاسی شایانی تۆ نمونەی سووریەشمان هەیە لە نمونەی عێراق ئێمە لە ئێرانە کۆمەڵە کێزی چەکدار هەم چەکداری ئایدۆلۆژی کە ڕەنگە بە ئاسانی واز نەهێنن یعنی ئەگەر تەنانەت پێویست بە کۆمەلگا خەڵتانی خوێن بکەن واز نەهێنن جا بۆی بەڕاستی ئاڵوگۆڕەکان لە ئێرانە ئەگەر ئاڵوگۆڵی ڕادیکاڵ بن پێم وانییە ئایندەیەکی گەشاویان لێ چاوەڕوان بکرێت لەلایەکی تریشەوە ئەگەر ئەم چاوەڕوانی ڕێفۆرم و ئاڵوگۆڕی لەسەرخۆ بین ئەوش بەداخەوە لەگەڵ ئەم حکوومەتی ئێستاە زۆر زەحمەت ئەنجام درێت جا بۆی ئێمە لە ناو هاوکێشەیەکی زۆر ئاڵۆزە ڕاگیراوین تەنیا شتێکە من بەش بە حەڵی خۆم ئارزوویەکەم ئاواتی پێخوازم ئەوەیەکە ئەم جوڵانەوەیە بەردەوام بێت پشتگیری بەرفراوانی نێونەتەوەی هەیە و قوڵ بکرێتەوە بۆ ناوخۆی کۆمەلگا بە شێوەیەکە ئەگەر هاتوو ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لەسەرەوە ڕوویدا لانێکەم لە بنەوەی کۆمەلگایە یەکانگیریەکی زیاتر هەبێت بۆی کە ئەو هێزانێکی دێنە جێگای ئەم هێزی کێستا لە سەرکارە نەتوانن کۆمەلگا بەو دەردەبەرن کە بینیمان هێزە سیاسیەکان لە عێراقا چیان بە وڵاتەکە کردووە. باشە دکتۆر ڕەنگە ئەم پرسیارەم زیاتر بچێت نێو قاڵبێک و چوارچێوەیەکی سیاسیەوە و ئازادی لە وەڵامدانەوەی ئەو حیزبە کوردیانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ناو هەرێمی کوردستان و خاکی هەرێمی دارمەبستم لە سنوورەکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندا بارەگایان هەیە شوێنی تایبەتیان هەیە لە ماوەی ئەم هێرشەی کە دووسێ ڕۆژی ڕابردوو کرایە سەر بارەگاکانیان لە ناو هەرێمی کوردستان لەلایەن وڵاتی ئێران و زۆرم پرسیارە دەکرا ڕاستە بەپێی یاسا و ڕێکەوتنێک بووە وڵاتی ئێرانیش پێی رازی بووە ڕێکەوتن کراوە کە ئەم هێزانە لە نێو هەرێمی کوردستانە پارێزراو بن هێرش نەکرێتە سەریان بەڵام دوجار ئەگەر ئەم هێزانە لە ناو وڵاتی ئێراندا ئەو شۆڕش و خەباتی دەیکەن پاڵپشتیەکی زیاتر و لە ڕووی معنەویشەوە بۆ هاوڵاتیانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دروست ناکە ئەم خەباتی کە لێرە دەکرێت لە ناو جەرگە و لە ناو فوئادی خاکی ئێراندا بکرێت هیچ گۆڕانکاریکی هێنێتە ئاراوە بۆ خەباتەکە ئەگە بەبست لە چالاکی چەکداریە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە بیکەن چالاکی چەکداریەکان هەر کاتی خۆی چالاکی سیاسیەکان دیارە هەموو جۆرێکی سیاست و هەموو جۆرە چالاکیەک دەگرێتەوە جا سەربازی بێ چالاکیە دیبلۆماسیەکان بێ ئەو چالاکیانی کە ئێستا لە ناو سنوورەکانی هەرێمی کوردستاندا دەیکەن ئەو خەباتی کە دەیکەن هەر چیەک بێ زنی ئێمە جارێ لەباری خەباتی چەکداری و ڕاستیەکەی ئەوەیە کە ئەبێ بە واقعەکە قبول بکەین یعنی تەکنۆلۆژی کاری چەکداری ئەوەندە گەشەی بەخۆیەوە بینیوە تازە بەو چەکە کلاسیکانی کە پێشتر شەڕی پێکرێت و ناتوانانی بەرامبەری حکوومەتێکی وەکو ئێران بیتەوە ئەو چەکانی باشترین حاڵتە هەر بۆندەی کە توانی حرەسیاتی خۆتی پێبیت و خۆتی پێپارێزی ئەوی جێگە بتوانی خۆتی پێپارێزی بەرامبەر بە هێرشی کاڵێن هاژەک و موشک و ئەو جۆرە شتانە خۆتی پێپارێزی کە ناتوانێت خۆشتی پێپارێزی ئەمێن تۆ سەرکاری سیاسی ئەزانی ڕاستەکەی ئەوەیە کە ئەم پرسیارەی کە ڕێزت کرد بابەتێکی قوڵە من بە تامەزرۆی پێم خۆشە وەڵامی وەڵام شتێک نییە کە بتوانانی لە بە کورتی لە بەرنامەیە وەڵام بدرێتەوە ئەم حیزبانە حیزبێکی دوێنێت مێژوویەکی یانێلانی کەم مێژووکی 40 ساڵیان لەگەڵ کۆماری ئێران کۆماری ئیسلامیە هەیە ئەزمموی خەباتی 40 ساڵیان وە کولتوری نەوعی تعاملکردنیان لەگەڵ حکوومەتی ئێرانە ئەمە بارێکە بەسەرشانیانەوە یعنی تۆ ناتوانانی ببێ ئەوە چاوەڕوانی تعاملی یان لێ بکەیت مەسەلەکە ئەوەیە کە ئەوان ئەگەبیانێ بچنەوە ناو ئێرانەکەن قەدەغەن ئەم حیزبانە قەدەغەن بۆیان نیشتەوە کۆماری ئیسلامی مەجال بە هیچ جۆرە سیاسی نایە نەکرد بە حیزبان تەنانەت بەو ڕێخستانی کە لە ناوخۆی ئێرانی شاهێت بەداخۆ هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەرەی یەکگرتووی کورتەیە کە هەتا ئێستاوەی لێ ناگادار بم ئەو بۆ 20 ساڵی جەچی داواکەن کە تەنان مۆڵەتی ئیشکردنیان پێ بن مۆڵەتی فەرمیان پێ
مەسەلەکە ئەوەیە کە تۆ لەگەڵ کۆمارێک ئیسلامیات تەعاملەکەی لەگەڵ حکوومەتێکا بەرەوڕووی کە مەجای هیچ جوڵەیەکی ئازادانەت پێ نایە لە لایەکی تریشتە نازانانی چی بکەن ئەم حیزبانە تەنیا ڕێگای گەمێنیتەوە ئەوەیە کە وەکو مجاهدینی خەن بار بکەن و بڕۆم بۆ ڕۆژاوا بژین ناشیانەوێ بەرحاڵ بە هۆکاری جیاواز نایانەوێ کارکردنیانی وەک چۆنەڵێ ئاش بەتاڵ بکەن بۆیە بەڕاستی نووری جوڵەی ئەوان زۆر بەرتەسکە بۆ دوجاریش ئەگەر قرار بێت جوڵەیەکی زۆر بنەڕەتی لە ئێران نافترین پێم وانە لە ڕێگای ئەو پارتە سیاسیانەوە بێ لەبەرەوەی کە پێمان خۆشمان ناخۆش بێ کوماری ئیسلامی توانیوێتی ئۆپۆزیسیۆنی خۆی بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە تا ڕادەیەک لاواز بکە ئەگەر گۆڕانێک سەر حکوومەتە بێ لە ڕێگای ئەم ئۆپۆزیسیۆنەوە ڕوونایە لە ڕێی سیناریۆی جیاوازەوە ڕوەیە وەکو چۆن فعلەنی ژێبینی ئەم جوڵانەوانەکە ناوخۆی مەڵگایە دروست بووە ئەو قەیرانە گەورەکە بۆ حکوومەتی دروست کردووە لە ڕاستیە دەخلی بەسەرم ئۆپۆزیسیۆنەوە نییە ئەوە بۆ خۆی یانکتێکی ناو گۆڕانکاریەکانی ناو مەڵگایەکە ئەو جۆرە ناڕزایەتیانە دروستەکە و بە ئەزمموی شۆڕشەکانی ترکە لە وشەڵاتی ناوڕاستی 5 ساڵی ڕابردووە بینیمان بەڕاستی بەردەوام ئەم ناوچەی ئێمە لەبەرەوەی کە ناڕزایەتی زۆری وە لەبەروی کە ئینێرژی و پتانسیێلی زۆری تیا بۆ گۆڕانکاری بەردەوام ئەو گۆڕانکاری چاوەڕوان نەکرا. بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمی کە بڕێزیان کۆمەڵاز بوون لەسەر ڕەوشی ئێران گفتوگویەکی بەپێزمان کرد ڕاستەخۆ لە فنلەندا و بەڕێگەی سکایپ میوانی ئێمە بوو زۆر